وكوشون لو حديثا كبيغمري خواد فرمي صلى الله عليه وسلم لا تزول قدم عبد حتى يسأل عن أربع لقيامة ناهل بنداها ناويك بني تاتشوار برسياري روبرو نكريتوا عن عمره فيما أفناه لهمو تمني برسياري تمني ليكري ولا برسيار كردن لتمن قنجيتيش دقريتوا بلام دين لبرسياري دوما بتايبت برسياري قنجيتي ليكن وعن شبابه برسياري قنجيتي بتايبت چونکە قۆناغێکی زۆر هەستیار و زۆر گەورەیە بۆیە ئیسلام بایەخی زۆری بە گەنجەکان داوە بۆیە سەرخەران و شوێنکەوتوانی پێغەمبەران و شوێنکەوتووی پێغەمبەری ئاخر زەمانیش محەممەد عەلەیهی سەڵات وسەلام زۆربەی زۆریان گەنج بوون ئەو سەحابیە ناودارانەی ئێوە ناویتان بیستووە ئەبوو بەکڕە کاتێ شوێنی پێغەمبەری خوا کەوتووە عەلەیهی سەڵات وسەلام و ئیسلامی سەرخستووە و جیهادی کردووە تەمەنی نەگەشتووەتە 40 ساڵ کە هەتاوەکو ئەگەیتە 40 ساڵ هەر گەنجت پێ ئەوترێ هەر شابی عمر رضي الله عنه تمني بسوحة وصالانيك بوا تقريبا علي رضي الله عنه نزيك 10 ساڵ بوا عثمان نزيك 34 ساڵ بوا هەموویان گەنج بوون ئەمە ئەو ناوە گەورانەی ئێوە بیستوتانە ئوسامەی کوڕی زەیدە ئەیکاتە پێشەوای سوپا لە کاتێکە هێشتا گەنجێکی منداڵە تەمەنی نەگەشتووەتە 20 ساڵ عەتابی کوڕی ئەسید ئەکاتە ئەمیر بەسەر شاری مەدینەوە گەنجێکە مصعبی کوڕی عومەیر وەکو سەفیر دەنێرێ بۆ شاری مەدینە لە مەکەوە نێرێ بۆ مەدینە وەکو نوێنەری خۆی پێشەوەی خۆی تەشریفی بگاتە شاری مەدینە مصعب گەنجێکە کاتێک کۆچەکە لە مەکەوە بۆ مەدینە ئەوانی پاسەوانی دەکەن پارێزگاری ئەکەن خواردنی لە ڕێگا بۆ ئەێنن هەمویان گەنجن بۆیە ئیسلام لەسەر گەنج ڕاوەستاوە بەڵکو عەبدوڵای کوڕی عەباسە فەرمێ ما أرسل الله نبيا إلا شابا پەروەردگار هیچ پێغەمبەرێکی نەناردووە ئیلا گەنج بووە بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە سەرەتای کۆتایی قۆناغی گەنجێتیە کە 40 ساڵانە ئەبێتە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام